بیتە قوربانیەکە باسی بێ بوویێ بکەین. هەکار سلااوت لێبێ ئێستا ئێمە بە درستی لە نزیک قەزای چۆمانین لێرە لەسەر ڕێگای گشتی هامڵتۆن لە نێوان سۆران چۆمان و وەک باسم کرد لە نزیک چۆمان ئۆتۆمبیلێک کەوتێتە نێو ڕووبار ئەگەر کاکە ڕاهەندی هاوکارم پیشانی بدات ئەو ئۆتۆمبیلە کەوتۆتە نێو ڕووبار لە جۆری قەمەرێ ڕەنجی سپیە بیکاشۆیە لێرە هاتووە بەرەو قەزای چۆمانیان بەرەو سۆران چۆ من ئەوە نازانم بەڵام ئۆتۆمبیلێکە و کەوتێتە نێو ڕووبار و هاوکە ژمارەی زۆری خەڵک لێرە کۆبۆتەوە ئۆتۆمبیلەکان زۆر وەستاون جەنجاڵی و قەرەباڵغی بە درێژای ڕێگاکە دروست کردووە تەنانەت وای کردووە کە پۆلیسی هاتوچۆ لێرە بوەستێت تەنها بۆ ئەوەی ڕێگاکە بکاتەوە ژمارەی زۆری خەڵک لێرە وەستاوە بەڵام سەبارەت بەوە کاری ڕووداوەکە و زیانەکان من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز عەبدوڕەحمان سوڵتان بەڕێوەبەری بەشی پۆلیسی هاتوچۆی چۆمان کاک عەبدوڕەحمان پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بووە یاخود ئەو ئۆتۆمبیلی ئێستا لە نێو ڕووبارەکەیە چ جۆرێکە چەند کەسی تێدا بووە و هۆکاری چی بووە؟ بەخێر بێن کاتژمێر 4 ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێک لە شێوەی هەڵدێران کە ئۆتۆمبیلێکی زۆری بیکاشۆی سپیە شۆفێرێک و سەرنشینێکی تێدا بووە پێشەوەی بگەیە چۆمان کۆنتترۆلی لەدەستدا و هەڵدێراوەتە ناو ڕووبار بەڵام خۆشببختانە هاوڵاتیەکان سەلامەتن و تەنها زەرری مادی پێگەیاندووە. باش ئەو دوو کەسە شۆفێرەکە و سەرنشینەکە ئێستا لە چۆن؟ ئێستا گواستراونەوەتەوە نەخۆشخانە بەڵام تەندروستیان زۆر باشە تەنها زەرری مادی بەر ئۆتۆمبیلەکە کەوتووە. باشە کاک عەبدوڕەحمان بۆ پێیکە ئێرە ڕێگایەکی گشتیە نێوان هەرێمی کوردستان کۆماری ئیسلامی ئێرانە لە بواری بازرگانی گەشتیاری و ئەمڕۆهینی ژمارەیەکی زۆری گەشتیاراتۆتە ئێرە بەهۆیەوەی کە بەفرباری و هاتوونەتە نێو بەفر ڕێنمایی چییە یاخود ڕێنمایی ئێوەکو بەڕێبەراتی هاتووە چی بۆ گەشتیارانە بۆ شۆفێرەکان؟ ئێمە وەک هاتوچۆ بەردەوام ڕێنماییمان هەیە بۆ شۆفێران بە تایبەت لە ناوچەی ئێمە چکە ناوچەیەکی شاخاویە و هاوتەریب لەگەڵ ڕێگای سەرەکی هامڵتۆن ڕووبار هەیە و هەڵدێران شوێنەکان بە زۆری کاتێک ڕووداو دەبن مەترسی هەڵدێرانیان هەیە بۆیە بەردەوام ڕێنماییمان بۆ شۆفێران هەیە پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ تایبەت لە زستاناندا چکە دەبێتە هۆی خلیسک و ناوچەیەکی سارد و شاخاوی پڕ پێچە بۆیە دەبێ شۆفێران پێیان ئەڵێن کە لە وەرزی زستاندا دەبێ توند و تۆڵتر یان بە تەرکیزتر ئۆتۆمبیلەکانیان لێ بخڕن و ئەگەر پێویستیشی کرد لە زستان زنجیر ببەستن چونکە خلیسکان زۆر دەبێت. باشە ئەو دوو کەسە خەڵکی چۆن گەشتیارن یاخود خەڵکی ناوچەکەن و ئەگەر ناوەکانی شت لابێت؟ بەداخۆ ناوەکانمان لانین بەڵام ئەوەی ئەزانین خەڵکی ناحیە قەسرێن واتە دانیشتوانی سنووری خۆمانن و ڕووداوەکەش بەهۆی لە دەستدانی کۆنتترۆلی ئۆتۆمبیل بووە کۆنتترۆلی لە دەستدا و هەڵدێراوەتە ناو ڕووبار. باشە هۆکاری خلیسکبوونی ئێرە نییە دەبینین تەڕە ڕێگاکەیان بەفرباری وە هۆکاری خلیسک بوون یان تەسچی ڕێگاکە یان پێچی زۆری ڕێگاکە نییە؟ بەخۆی لە پێچەکە وەریگرتووە ئۆتۆمبیلەکە کۆنتترۆلی لە دەستداوە جادەکەش تەڕە بەڵام زیاتر ئەکرێ بڵێن لەوانەیە ئۆتۆمبیلەکە خێرا بوو بێت و کۆنتترۆلی لە دەستداوە لە پێچەکەیە. ڕێز عەبدوڕەحمان سوڵتان بەڕێوەبەری بەشی هاتوچۆی چۆمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. هەکار دەمێ ئاماژە بۆ بدەم کە ئۆتۆمبیلەکە ئێستا لەوەیە بەڵام ئەو شوێنێک کە لی هەڵدێراوە بە دروستی ئەو شوێنەیەکی ئێمە لێ وەستاوین لێرە ئەو ڕێگای ئێرە پێچێکە یەکێ لە پێچەکانی ڕێگاکەی تێدایە چونکە ڕێگاکە یەکساییدا. بەڵێ تەیفۆر باشە چه ئامیردینە سەرێکی بێ ئۆتۆمبیلە بینتە دەرگا ئەوە حاڵی ڕێگاکەیە ڕێگای هامڵتۆن کە ڕێگایکی بازرگانی گەشتیاری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە بەڵام تەیفۆر دەنگی منەگەشتە دیارە پرسە مەحالی نەبووی بەرحاڵ تاشخۆ هەبیت ئەو ڕێک جەمە دەگرێت ڕێکێک ئەدوێن نەڤێرەکێکە خراپە یان ڕێکێکی گەلێکی باش نییە گەلێ سپاس تەیفۆر محەممەد بوتە و میێوانێتەژی بیڤیا سەلامەتیا گەشتکاران ئیرۆ ڕۆژە جمعە تەماشاوانێژە خەڵکی گەشتکاران گەلێکی هاشخۆ هەبن ئۆتۆمبیلە خوا لەسەر خۆ لێ بخۆڕن بیڤیا سەلامەتی بۆ هەمیە.